عينيه مثلا خۆی عادەتەن لە 5-11 قەپەڵەی عامە کە 5-11 پەڵەیە ئیتر دوایەوە خەڵک هەتاوەکو نزیکی مانگی یەکوانشە هەرتووەکە و خەریکی جووت و داچاندنی گەنم و جۆ و ئەو شتانە ئەبن و تر لەم کاتە ئاراز و ئەدەنە بە دەرەجەی یەک ئیترم فەڕەنسی و کۆمەڵە تۆی تریش هاتێ و بەو شێوانەیە وڵا حکوومەت هیچ ئاوڕێکی لە فەلاع نەداوەتەوە چونکە فەلاع من نەتوانم بڵێم من خۆم فەلاعێکم پارەی ساڵی 2014 و 15 و 16 گەنممان تەسمیلی سایلۆکانی هەرێمی کوردستان کردووە بە حساب حکوومەتی عێراقی پارەمامداتی بەڵام تا ئەم دقە پارەیشمان وەرنەگرتووە و ساڵی 2017 و 18 پارەیان داینێ بەڵام 2020 ئێسێش هەم دووارە پارەمان وەرنەگرتوێتەوە فەلاحیان ئیهمال کردووە بە هیچ شێوەیەک هاوکاری فەلاع ناکەن ئێمە پارەکە وەکو بەهار ئەتوانم بڵێم هەتاوەکو کاتی هیچ شتێکیش نەماوە کەوا کووت بدەن بەڵامەکو ئەو کاتە کووتیاندا هەموو فەلاعێک فەلاعی وایە 40 دۆلەم عەرزیە فەلاعی وایە 24 دۆلەم 30 دۆلەم عەرزیە دوو فەردە کووتیاندا یان دوو فەردە کووت هەر هیچ شتێک نییە بۆی قاڵیەوەین کە گەنمەچێنی پەڵەی داوە و بە ساڵان بە دەستی تۆوەکرا ئیسە بە بازیرە تۆوەکرێ گەنمی ئاراز و ئەردەنە و ئەمانە تۆ وەشێنین فەلاح زەختێکی زۆری لەسرە گەنمەکەی ئەو قیمەتە ناکات حەقی دڕاستە و کرێی مەکینە و ئەم شانە دەرناکات لەبەرەوە حکوومەتی عێراقی بە سعرێکی هەرزان وەرێگرێت دوایوەلی ئێمە پارەی گەنمی 2014 و 15 و 16مان تا ئیسە وەرنەگرتووە بەس حکوومەتی عێراقی بەشی جنوبی و بەشی خۆی عێراق بەشی خۆی هەرێمی کوردستانی لێ دەرکردووە پارەی خۆی داوە بەس پارەی هەرێمی کوردستانی نەداوەی 2014 و 15 و 16 هەتا ئیسەش هەر ئێمە چاوەڕوانی حکوومەتی عێراقی پارەکەی بۆ نەناردوین